لە تاریخا نەمبیستوە کیلۆی تەماتە بێتە 2500 لە مریشک بە 1800 بێ. کاکە کێشەکانمان بە دیاریکراوی مەبەستیان نییە چارەسەریکەن. ئەگەر چارەسەر بێ وەزارەتی کشتتوکاڵ بەقوەتە بێ، وەزارەتی کشتتوکاڵ بەگەشاکە، ئەمان پێویستیان پێ ئەم بوارانە هەر هەموو کەرتەکانی کشتتوکاڵی بڕوخێ و داڕمێ بۆی بڵێن ناچارین کەرتەکان بدەینە کۆمپانیاکانش دوو کۆمپانیای زەبەلاحن، ئەممان نزانین کۆمپانیای چیە. ئەیانێ لە ڕێی ئەم کێشانەوە ئەم ئاستەمانەی کە دروستیەکەن کۆنتڕۆڵی بواری ئابووری کوردستان هەر هەمووی بکەن. بەرهەمەکانمان تەواو کۆتایی پێهاتووە. ئێمە دووش چارەسەرمانەیە زۆر بەسیتە، بەس ئەوانەی تیجارەتی مریشکی بەستووە گەر مریشکی بەستوو نێنن هەوڵدەن ڕێگای بەغا بکەن و هەموو شتێک چارەسەر بێ. نەخۆشیشە بێ مشکلەمان نییە، دەرمان هیچ مشکلێک بەس بە بازارکردنەکەمان مشکلەیە. زۆر ئاسانی شە بیکەن، بەڵام بەبەستیان نییە بکەن لەبەرەوەی ئێمە ئیفلاسکەین، واز بێنین ئەو دوو کۆمپانیا زەبەلاحە کۆنتڕۆڵی ئەم کاسبێ و تیجارەتە بکات لە کوردستانە. زەرەرەکان باس ناکرێ. من دوو وەجبە لەسەر یەک وەجبێکیان 57 ملیۆن وەجبێکیان 42 ملیۆن زەرەر کردووە. ئێستا بۆ نمونە ئێستامان زەرەر دەکەین، ماوەیەتر هەموومان دایەخەین کە هەموو قاکان داخرا ناچار سعر بەرزە بێت. وەکو تەماتە جەنابی وەزیر فەخرەکە چیم کردووە دائەنیشێت لە تەلەڤیزیۆن قساکە ئەنواع قسەی جوانەکە هیچ ئەسڵ وەساسی نییە. لە تاریخا نەمبیستوە کیلۆی تەماتە بێتە 2500 لە مریشک بە 1800 بێ. ئەمە فەشەلی وەزیری زراعە ئەسڵەنە بێ ئیستیقالە بدا. ئێستا ئێمڕۆ بڕۆ 10 کیلۆ خەیار بە 1000 دینارە. وەزیر لەکوێیە؟